بسم الله الرحمن الرحيم. طبعا ئەم نەخۆشەمان کە گرفتاری گرەی شێرپەنجەی گەدە بوو پاش ئەوەی تەشخیصکرا لە ڕێی کردنی نازووری گەدەوە و وەرگرتنی نمونە و قۆناغبەندی بۆ نەخۆشیەکە دەرکەوت شکل نەخۆشیەکەی بەربڵاو نییە. پاش ئەوەی نەخۆشەکە چارەسەری پێشوەختەی کیمیایی وەرگرت هەستان بە ئەنجامدانی نەشتەرگەری بۆ نەخۆشەکە. نەشتەرگەریەکەش بریتیە لە نەشتەرگەری لابردنی گەدە کە نەشتەرگەرێکی ورد و ئاڵۆزە بە تایبەتی بۆ نەخۆشانە ئەکرێت کە تووشی گرەی شێرپەنجەی گەدە بوون. ئینشاءڵڵا نەخۆشەکەمان بەرەو باشی ئەچێت و خی گەورە شفای بۆ ئەنێرێت. سمارت وەرچەرخانە.